فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستانم، دەچینە خزمەت سوورەتی ئیبراهیم ئاەتی 34 وەردەگرین لە مانگی قورئان داین. ئینشاء الله هەمیشە لە خزمەت قورئان دابن بە خوێندنەوەی، بە گوێ لێگرتنی، بە وردبوونەوە و تێڕامان لە ئاەتە پڕ بەرەکەت و بەخشەکانی. خوای پەروەردگار لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 34 دەفەرمێ: وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار. بەڕاستی ئینسان هەمیشە داوای لە خوای پەروەردگارە. مناڵێک کاتێک کە یەک تۆز گەورە دەبێ، بە فیتڕەتی پاکی خۆی ئاگای لەوەیە کە پێداویستیەکانی کە باوکو دایکیش ناتوانن بۆی دابینکەن، بەتایبەت لەو قۆناغەیدا کە تموحی شتەکانی بۆ پەیدا دەبێ، یان کاتێک کە دەچێتە قوتابخانە دەڵێ خوای گیان فریامکەوی ئەو شتانم پێ ببەخشی. هەر مناڵە بچووکەکان بە فیتڕەتی پاکی خۆیان داوا لە خوا دەکەن. هەر یەکێکیش لە ئێمە لە هەر قۆناغێکی ژیانی دابێ، دەوڵەمەند بی یان فەقیر بی، کاربەدەستێکی باڵادەست بی یان کەسێکی بێکەسی وڵات بی، دڵنیا بە هەمیشە پێویستیت بە خوای پەروەردگارە. خۆش خۆی فەرموویەتی هەموو ئەوانت پێدەبەخشم کە داوات کردووە. وآتاكم من كل ما سألتموه. جا سەیری وردی قورئان کەم بەڕێزان، هەموو جار عەرزی جەنابتان دەکەم لەگەڵ وشە بە وشەیدا بوەستن. وآتاكم پێمان دەڵێ ئەوەی هەتە بەخششی خوایە، پێمان بەخشیون. من كل ما سألتموه. سەیری کەن دیسان عەرزدان دەکەم وشەکانی قورئان یەک وشە لەسەری وەستە. من یعنی شەر نییە هەرچی دڵت بیخوازێ خوا بداتێ، بەڵام دڵنیا بە تموحی خێرت هەبێ خوا ئەو شتانە دەداتێ کە ئاواتی خێرتن. ئیماندارانی بەڕێز، دایمە تموحی گەورەتان هەبێ لە حزوری خوادا. خوای ئێمە یەکێ لە ناوە پیرۆزەکانی ئەلغەنیە، دەوڵەمەندە. تۆ داوا لە کەسێک ناکەی کە لە دەسەڵاتی دانەبێت، داوا لە کەسێک ناکەی لە خەزیانەکەی کەم بێتەوە، بەردەوام داوای زۆر لە خوا بکە. داوا لە کەسێک دەکەی کە دەوڵەمەندترینی دەوڵەمەندانە، مالیک المولکە، خاوەنی خەزیانەکانی ئەرز و ئاسمانەکان و دیار و نادیارە کە قەد عەقڵی مرۆڤ بۆشی ناچێ، هەمیشە داوای زۆر لە خوا بکە. قەد مەڵێ خوایە گیان هەر نان و ئاوێکم هەبێ بەسە، هەر کولانە خانوویەکم هەبێ بەسە، بڵێ وەڵڵا خوایە خۆشترین ژیانم لە تۆ دەوێ. هەوڵ بدە، کەسابەت بکە، بخوێنە، تموحت هەبێ. تەماح لەگەڵ تموحا دووشتی لێک جیاوازن. تەماح کەسێکە حەزی لە کەسابەت نییە، حەزی لە پاڵدانەوەیە، حەزی لە غەش و فرت و فێڵە. وەکو قولاپی ڕاوچی وایە، ئەڵە قولاپێک هەڵ دەدەم بزانم چێ بەداوەکەوە دەبێ ئەمڕۆ دەستی ببڕم، ئەوە سەرت دەخوا لە ناوت دەبە. تموح ئەوەیە کەسابەتی خۆت بکە، خوێندنی خۆت بکە، هەوڵی خۆت بدە و زۆریش داوا لە خوا بکە. بڵێ خوایە چاوەڕێی زۆرم لە تۆ هەیە، دەستەکانم بە خاڵی نەجێڕیتەوە، یا ڕەب خوایە زۆرم پێ ببەخشە. جا خوا دەفەرمێ شەر نییە هەموو ئەوەی داوای دەکەی پێت ببەخشم. من كل ما سألتموه، بەشێک لەوەی داوای دەکەی. دڵنیا بە ئەوەی لە قازانجی تۆ بێ بۆ دنیا و قیامەتت مەسلەحەت بێ ئەڵڵا دەداتێ. ئەوەش کە بۆ تۆ باش نەبێ و بۆ تۆ شیاو نەبێ و ببێتە مای نەکبەتی، ئەڵڵا لێت دەگرێتەوە، ئەوە ناداتێ. ئەوەش ئەو پەڕی چاکەی پەروەردگارە لەگەڵ ئێمەدا، چونکە وەڵڵاهی هەر یەکێک لە ئێمە قازانج و خراپەی خۆی لێک ناکاتەوە، ئەوە خوایە بۆمان لێک دەکاتەوە. جا خوا دەفەرمێ ئەوەندەم پێبەخشیون، ئەگەر یەک خەڵاتی خوای پەروەردگار بتانەوێت بیژمێرن و ئاماری بکەن، لا تحصوها، ناتوانن بیژمێرن. ئین الئینسان، بەڵام بەردەوام ئینسان بەگشتی دوو سیفەتی هەیە، لە ظەلوومون، زۆر ستەمکارە. خوا ئەو هەموو چاکەی لەگەڵ دەکا، ئەو بێشەرعی دەکا. کەفار، زۆر خەڵاتەکانی خوا دەشارێتەوە و سپڵەیە، شکرانە بژێری پەروەردگار نییە.
بەڵێ جەمیعی ما طەلەبتوموه هەموو ئەوەی ئێوە داواتان کردو ئەی مرۆڤایەتی هەمووم پێبەخشیون. ئێمەوە دەزانین ئەمانە حەقی خۆمانن. هەر وەختێ ماڵت هەبوو ئەوە وآتاکم ئەوە ئەڵڵا پێبەخشیون ئەو ماڵ و سامانە. وانەزانی وە حەقی خۆتەوە دەبێ هەر هەد بێ. هەموو دینارێک دۆلارێک کە هەتە بڵێ یا ئەڵڵا تۆ پێت بەخشیوم. ماڵ و خێزان زۆر کە زۆر ئازانێ هەموو مرۆڤێک وەکو لە حقوقی ئینسانە هەموو مرۆڤێک مافی ئەوەی هەیە خێزان و منداڵ و ماڵی خۆی هەبێ. لە لای دیدی منی موسڵمان دەڵێم ئەڵڵا بە گەورەی خۆی بە منی ڕەوابینی وەکە خاوەنی خێزان و منداڵ بم. چەند کەسەیە لە تۆ دەوڵەمەندترە، چەند کەسەیە لە تۆ شۆخ و شەنگتر و جوانترە لە کوڕان و لە کچان وایان نا بەخوا ماڵ و حاڵی خۆشترە حتا دەمرێ بێ هاوسەرە. چەند کەسەیە لە تۆ تەندروست باشترە تەواوی دکتۆری ئەم جیهانە دەکات دەڵێن وەڵڵاهی کێشەت لە ڕووی منداڵبوونەوە نییە. سوبحان الله منداڵی نابێ. کەواتە بوونی منداڵەکانی تۆ ئازایەتی خۆت نییە، ئەوە پەروەردگار پێی بەخشیوی. سیحەت و تەندروستیمان ئێمە وا دەزانین ئەو کاتانێک کە تەندروست باشین ئەوە خۆمان حەقمانە دەبێ وابین. بەڵام وەڵڵاهی وانییە. وەڵڵاهی جارجارێک بڕۆ سەردانی نەخۆشخانەی هیوا و نانەکەلی و ئەوانە بکە. ئەگەر ئیمکانێتت هەبوو شتێک یارمەتی نەخۆشەکانیش بدەی زۆر شتێکی باشە. ئەگەر نەدبوو بەس بڕۆ سیرکە کەسێک وەکو تۆ تەندروست باش بوو بەس سیستمی بەرگری لەشی تێکچوو ئێستا ئەو دەرزێک کیمیاییانەی لێ دەدەن وەکو لەلایەک نەخۆشیەکەی چارەسەر دەکات لەلایەک جەستەی دەسووتێنێ. ئای بزانە تۆ لە چ خەڵاتێکی گەورەدای ئەو تەندروستیت فەزلی ئەڵڵایە لەگەڵتا. بەس ڕۆژانە بڕۆنە خەستەخانەی کلیە و گورچیلە ئەوانەی کە غەسلی گورچیلە دەکەن کە دەبێت گورچیلەکانیان بۆ بشۆن کلیەکانیان بۆ بشۆن بزانە چه عەزابێک دەبینن. تۆ ئەو هەموو ساڵە دەچێت تەوالێت و خۆت خاڵی دەکەیەوە و مەثانە و میزڵدانت بەتاڵ دەکەیتەوە نەهەستت بە ئازار کردووە نە بە هیچ شتێک. ئەڵڵا چ خەڵاتێکی گەورەیە. نەڵی ئەمەی خۆمە، ئەمە هەمووی خوایە تۆ پێت بەخشیوم. فیلمێک هەبووە لە کتێبی نەبەء یەقین نووسەری ناودار ئەدهم شەرقاوی لە لاپەڕەی 237 ئەم بەسەر هاتووە. یەکێ لەو فیلمانەی لە جیهاندا دەنگی دایەوە کە لەسەر ئاستی نێودەوڵەتیدا لە بەرهەمێنانی کورتە فیلمدا یەکەمی هێنا. ئەزان ئەو فیلمە چ بوو؟ ئەو فیلمە یەک کەس ئەکتەری بوو، یەک وێنەشی هەبوو. بەلاتانەوە سەیرە فیلمێک بێ یەک دانە کەس ئەکتەری بێ یەک مەقتەعی ڤیدۆیشی هەبێ. بەڵێ کاتێک کە ڕیکلام بۆ فیلمەکرا زۆرترینی خەڵک چوونە ئەو سینەمانەی کە ئەو فیلمەی تیان نمایش بکرێ کەەوە بە قووەترین فیلمی ساڵەوە هەڵبژێراوە لەلایەن دەستەی سینەماکارانەوە. ئەزان فیلمەکە چی بووە؟ ئەڵە کاتێک کە مەسرح لادرا شانۆ کرایەوە خەڵک هەموو چاوەڕێی شاشی سینەماکەن بکەوێتە کار و پاڵەوانانی فیلمەکە بێنە سەر شانۆ بزانین لە 10 دقەدا چ فیلمێکە لە 10 دقەدا پێشکەش بکرێ. بەڵام شاشەیەک هات تەنها سەقفێک بۆ نمونە سەقفی ژوورێک دەبینێ. کامیراکە زوومی کامیرا لەسەر سەقفی ژوورەکەیە. بوو بە 2 دقە، بوو بە 3 دقە، بوو بە 6 دقە خەڵک بۆڵەبۆڵی لە ناو ساهینەکە لێ دروست بوو. کاکە ئەو فیلمە بۆ دەست پێ ناکە 6 دقە ئێمە بەدیار ئەو شاشەیەوەین کە بەس سەقفی ژوورێک نیشان دەدا. بوو بە 8 دقە خەڵک وردە کورسیەکانیان چۆڵ کرد وتیان دیارە ئەمە هەر گاڵتە پێکردن بوو. ئەو فیلمەیە کە فعلەن میوانەی نییە هیچ نیشان نادا و خەڵک وەڕز بێ و بلیتەکانی بە پارە بە بەلاش بڕۆ بڕۆینە دەرەوە. خەڵک زۆر ڕۆیشتنە دەرەوە. بوو بە 10 دقە و کامیراکە گواستیەوە سەر مێر منداڵێک گەنجێکی دەوری 15 ساڵ شەلە لە تەنها چاوەکانی ئیش دەکەن لەسەر پشت کەوتۆ چاوی لە سەقفی ژوورەکە بڕیوە. فیلمەکە ئەوە بوو ئەو منداڵە نزیکی وا 15 دانە ساڵە تەنها شوێنێک کە دەیبینە سەقفی ژوورەکەیە. ئێوە 8 دقە بۆ 10 دقەیە وەڕز بوون لە تەماشاکردن. ئەم نەدەتوانێت سەر بەم لادا بجوڵێنێ، نەدەتوانێت سەر ئاوا بۆ پێشەوە بجوڵێنێت. تەنها چاوەکانی بۆ ئاسمان کراونەوە و بە سۆندە خواردن دەکەنە دەمیەوە. ئالەوێدا دەرهێنەری فیلمەکەوتی نرخی یەک چرکەی ژیانتان بزانن. ئەها بە 10 دقە وەڕز بوون. وەڕز خەریب و ساحەکە بەجێ بێڵن، شانۆکە بەجێ بێڵن. ئەی تۆ چەند ساڵ پەنا بەخوا ئاوا لەسەر پشت بێ ئەمجا تەنها سەقفی ژوورێکیش ببینی لە بینینی ئەم هەموو دنیاە مەحروم بی. بەڵێ خۆی پەروەردگار دەفەرمێ بیر بکەنەوە چ خەڵاتێکم بە ئێوە نەبەخشیوە بەس ئێوە بێئاگان. ئەی عافیەت ئەو ساغ و سەلامەتیە ئەم ئەندام ساغیە
ئەی ئەمن و ئەمان بەس لە کەسێک بپرسە کە دوژمندارە بە چەند چەکدار و حیمایەوە دەڕواتە دەرەوە تا پارووە نانێک لە مەطعەمێکا دەخوا دەبێت 10 جار چاوی لەسەر ئەم لاولا بێ ناوێرە جومعە و جەماعەتێک بە ئیسراحەت بکە ئەبێ پاسەوانەکانیشی لە دەرەوە هەر چاوێکیان کردبێتە 4 چاو هیچ شەوێک لە ژووری ماڵی خۆیدا ئەمین نییە ئەگەر یەک کەس دوژمنت بێ ئەی ئەگەر عەشرەتێک دوژمنت بێ ئەگەر بە شوێنتەوە بن و بتکوژن بەڵام تۆ دەچیتەوە بە سارەکە لێ دەخوڕی بە تاقیتە نیوە شەو دەڕۆیتەوە الحەمدوللا دەچیتە بازار لەگەڵ خێزان تا دوو بە دوو پارەشت پێیە و منەتت بەخوا نەبێ بە هیچ کەس نییە ئەمە خەڵاتی خوا نییە بەڕێزان ئایا خوا تۆی لە دەیان و سەدان بەڵای دوژمنایەتی نەپاراستووە بەرە والله وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان تشيا لظلوم كفار لظلوم يعني چی يعني خوا ئاواتەکەی بە حەواڵی هێناوی تەجێ کە چی تۆ بە بێشەرعی خوای گەورە وەڵامی دەدەیتەوە وەکو چی چەند کەسەیە لە ئێوە لە هەمومان ئاواتی ئەوە بۆ خوایە کچی ماڵی فڵان کەس بە نسیبم بێ کچێک بۆ ئاواتی ئەوە بۆ ببێتە هاوسەری فڵان کوڕی دڵخوازی خۆی ئەم کۆمەڵگایی ئێمە ناڵم هەمووی بەڵام بەشێکیشی تێدا هەیە بەداخەوە هەر لەوانەی کە بە ئاواتی دڵی خۆیان هاوسەرگیریان کردووە کاتێک تۆزە خۆی دەبینێتەوە لە بەرامبەر تێر بۆ بەداخەوە ئەمجا خیانەتی هاوسەری دەکە ئەمجا پەیوەندی لەگەڵ ژنەی چکە دەبەستێ لەگەڵ کچێکی تر دەبەستێ ئافرەتە لەگەڵ پیاوێکی چکەدا بیری چۆتەوە ئەو ئاواتەی چەند ساڵ لە ناو دڵتا بوو ئاواتت بۆ دەخواست خوا پێی بەخشیوی لە ظەلوومون بەڕاستی ستەمکاری تۆ لەوێدا ئای بێوەفا دەرچووی ئەدەدوو خوایە بەس ببم بە خاوەنی خێزان و مناڵی خۆم شەبێت نەزەری ژنەکەم ئێستا لە نەزەریش تێت پەڕاندووە ستەمکاری یاننا بەڵێ مرۆڤ وایە ئەو کاتێک کە ئینسان خاوەنی ماڵ و سەرۆت و سامانە دەڵێ خوایە گیان بەس ئەم سەرۆت و سامانم بدەیتێ ببمە خاوەنی ئەوەندە دەفتەر دۆلارە شەر بێت تۆ چیت پێخۆشە ئەوە دەکەم کەچی دوایی تەماحێکی بێشومار دەیگرێت تووشی ڕیبا خواردن دەبێ دەست دەکات بە معاملەی ڕیبەوی یەقینیشی هەیە یەمحەق الله الڕیبا واللهی بەڕێزان هەر کەسێک بۆ $1 بچێتە ماڵی ڕیباوە یەقینی هەبێ یەمحەق وەکو ئاگر دەیسووتێنێ بە حیاتی خۆتان لە ڕیبا نەدەن خۆپارێز بن یەکەم جار وەکو لێشاو ڕوت تێدەکا بەڵام لە کتوپڕێکا چۆن بەنزین بیکەی بە شتێکا و شقارتەیەکی لێدەی چەرخێکی لێدەی یەک کڵپە دەکا ئەو ماڵە هەمووی دەتوێنێتەوە ئەوە نەستی قورئانە ئەم ئینسانە خوا بە ئاواتی خۆی گەیان وەڵڵی پشتێکی بیخواردانە دەبڕا بە یەک معاملەی ڕیبەوی خوای گەورە دەهێنێتەوە سەر سفر زوڵمن لە خۆت کردیان خواستەمی لێ کردی بەخوا خواستەم لە کەس ناکات تۆستەمن لە خۆت کرد بڕوانامەی باڵات هەیە دەڵە خوای گیان بەس دکتۆرا بەدەست بێنم پلەکەم پرۆفیسۆر بێ یاریدەدەری پرۆفیسۆر بێ بەدەستی دێنە سەیەکی ئەو تەکەبورەی کە لێی دەدا ئوستازی جامیعەیە و بەلای تەلەبەکاندا دەڕۆ سەلامیان لێ ناکە من و ئەوانە تەلەبەن دەیبا تەلەبەش بن تۆش دوێنە تەلەبە بووی لەبیرت چۆتەوە ئاواتت ئەوە بۆ ڕۆژێ تۆش ئیمتیحان نەکەی و ئیمتیحان دابنەی ئاواتت ئەوە بۆ ڕۆژێ خۆزگە مامۆستای یەک تۆز دەستی سووک بوویە لە تەصحیحاتی دەرەجەدا تۆزێ دەرەجەی بدایە ئەمڕۆ هاتووەتەوە بەردەستی خۆت دوێنە لەبیر بێ بەڵام ئەمڕۆ سەلام لە تەلەبە ناکەی سەلام لە کەسێ ناکەی ماستەری هەیە تۆ پرۆفیسۆری تەکەبور لێ دەدەی بەناو لەقەبی عیلمیەکەتەوە بەخواستەمت کردووە خوای گەورە دەتێنێتە خوارەوە چەند کەسە بوو پرۆفیسۆر بوو ناسی ومانە ئاستی دکتۆرای هەبوو واللهی کە تەکەبوری لێداوە بەقەدەر کۆترێکی لێماوەتەوە تووشی نەخۆشی وا خراپ بووە هەر ناوی خۆشی لێبیر چۆتەوە إن الله لا يحب كل مختال فخور دائما ببيرت بيتوا هر وقت كبر ليدي خود بقورة بزاني خوا خوشي ناوي أزاني خوا كيرقي ليد بيتوا خوا خوشي ناوي أو كاتي فخر بفروشي بسر خلقا بوز ليدي شانازي بخوتوا بكي يقينت هبه لو كاتدا خوي قرر ليدر چرخينه إن الله لا يحب خوا خوشي ناوي جا پنا بخوا خوا خوشي ناوي وخلاتكان اللي بقريتوا أبي حالت چيبه يقينت هبه لو كاتا خوا خوشي ناوي دووەمیان پەروەردگار دەفەرمێ کەفار مرۆڤ دوای ئەوەی ئاواتەکانی هاتنە جێ و ئەوەی ویستی هەیبوو زۆربەتان ئەی مرۆڤەکان خەڵاتەکانی خوا دەشارنەوە بەسەر خۆتانەوە دەیشارنەوە کابرا تا هەژار بوو زۆر کەسمان بینیوە خوایە خۆشمان لەوانە نەبین تا هەژار بوو 5 فەرزە لە مزگەوت بوو سەفی پێشەوە هی ئەو بوو ئای چۆن دەپاڕایەوە خوایە گیان دەرگای ڕەحمەتم لێ بکەیەوە
ئێستا کە تۆ زێ دەوڵەمەند بۆ ئەگەر بێتە نوێژی جومعە و جەماعەتەوە خەڵک پێی سەیرە فڵان کەسی دەوڵەمەند لە مزگەوتایە کوڕە با بە هەر پیاوەکەی دوێنێ کەفار شارتەوە کە ئەوە تۆ پیاوەکەی دوێنێ ئەمڕۆ خوا فەزلی لەگەڵ کردووی ئەی بۆ تەرکی جەماعەتەکان و جومعەکانت دەکەی بۆ تەرکی مزگەوت و تەراویحەکەت دەکەی بۆ کەبێی خۆت پێ گەورەیە و خۆت پێ زیادەیە نا وەڵڵا کەفار مەبە کەفار یعنی چی کەفار یعنی دەیشارێتەوە هەیە هەر دەڵێن نیمە وەڵڵاهی خوا زۆری داوەتێ کاتێک من بینیمە دەکڕوزێتەوە ئەڵێ ئەگە زەکاتم هەبێ شتێک بیدەمێ کە لە کاتێک ڕەن بێ بە چەندەها دەفتەر زەکاتی هەبێ وا دەپاڕێتەوە تۆی فەقیر بە زەید پێدا دێتەوە هەر ئەڵێ نیمە و ئەڵێ دەمرین لە برسانەوە ئەی خوا کەم دۆلار نەشکێ و معامەلەکەمان سەر بگرێ و نازانم چی براوامە بە ئەی ئەستەڕ ئاثارە جەمیلی اللهی عەلەیکە قەد کە جەمالەتی خوای پەروەردگار جوانیەکانی خوا کە پێی بەخشیمان شارەوە بەڕێزان لە قورئان وەکو خۆی شارەزابە خوا دەفەرمێ وأما بنعمة ربك فحدث خوا کە خەڵاتی خۆی پێبەخشی مەی شارەوە ئەمە دوو مانای هەیە زۆر جوان لێی وردەوە بن لە بەرنامەی شارەزادا بە ئاەتەکانی قورئان وەکو خۆی شارەزابین دەرسی یەکەمیان ئەوەیە کەفار مەبە عنی خەڵاتەکانی خوا بەسەر خۆتەوە مەشارەوە یعنی چی یعنی مەکڕوزیەوە ئێبرا خوا زۆری پێبەخشیوی ئەم کوڕوزانە و لاڵانەوە و پاڕانەوەی بەخوا ناوێ خۆ خەڵک داوای پارە لێ ناکە مەکڕوزیەوە هەتە با پێتەوە دیار بێ دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمام ابن حیبان لە صحیحەکەیدا لە مالیکی کوڕی نەضلەوە دەجێڕێتەوە دەفەرمێ ئەم مالیکی کوڕی نەژلە دەفەرمێ ئەتەیت رسول الله صلی الله عليه وسلم چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وأنا خەشیف الهەیئەتی چڵکن پەڵکن قژێکی ئاڵۆسکا و پێڵاوێکی دڕا و شڕواڵێکی پینەکرا و یعنی هەر بەڕاستی لە کەسێک دەچووم وەکو پەنا بەخوا سوڵ بکە ئاوا دەبیندرام ناڕێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەل لەکە من مال فەرمووی ئادەی وەرە پێشەوە کاکە هیچ ماڵت هەیە ئەگەر نیتە با یارمەتیت بدەین وتم ئارە وەڵا ئەنجا سنگم بۆ دەرپەڕاند و دەستێکم ئاوا لێ کرد و بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ ئارە وەڵا ئەرە وەڵای پێغەمبەری خوا هەمە نەعەم فەرمووی من ئەی المال چیت هەیە ماڵت چی هەیە خوا چی پێبەخشیوی وتم وەڵا قلت من كل قد آتاني الله هەرچی بڵێ خوا پێبەخشیوە من الئیبیلی لە حوشتری زۆر جا حوشتر بۆ ئەو سەردەمە ماڵێکی زۆر زێڕینی عەرەب بووە یعنی وەکو ئەمڕۆ بڵێ کۆمپانیایەکی گەورەم هەیە حوشتر بۆ عەرەب لەو زەمانەدا زۆر سەرمایەکی گەورە بووە وتی وەرڕەقیقی چەندین خزمەتگوزارم هەیە یعنی خادمم هەیە کۆیلم هەیە دەیانکڕم و دەفرۆشم بازاڕم هەیە والغەنەمی مەڕ و ماڵاتێکی یەکجار زۆریشم هەیە چەندین شوارکارم هەیە ئیتر ئەوە لە هەموو کەس دەوڵەمەندتر بووە ئەو سەردەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەی براکەم ئیذا ئاتاک الله مالا فلیوڕە عەلەیکە دە ئەگە خوا ئەم هەمووی پێبەخشیوی دەبا پێتەوە دیار بێ ئێدە باجلێکی جوانت لەبەرا بێ با بۆنت خۆش بێ با مڕەتەب بی با پێڵاوت جوان بێ با خواردنت خۆش بێ با بە ماڵ و دیواخانتەوە دیار بێ ئەگە خوا ئەم هەمووی پێبەخشیوی ئەی بۆ وا دەرەکەوی وەڵڵاهی خەریب و خێرت پێ بکەین واللهی زۆر دەوڵەمەندیش هەیە لەم هەولێرە لەو سلێمانی لەو دووهۆکە بڕواتان هەبێ چاوی زەق کردوێتەوە یەکێک کەبابێکی بۆ بکڕێ بە سەد دەفتەر معاملە دەکات چاوی زەق کردوێتەوە فەلافلێکی بۆ بکڕی حەو پشتت دەچێتە باش ئێبرا بۆ نایخۆی ئێ بۆ چیتە دەبا خوا پێتە دەبا هەد بێ دە چوار نەفەریشی پێ دەعوەت کە و دوو کەسی ژنان بدە و چوار داخلیش بەسەر بکەوە لەم ڕەمەزانەیە و کوڕە خواردن بۆ دوو درا و سێشت بنێرە شکوتەوە هەتەوە با خوای گەورە پێی بەخشیوی بۆ هەر کەفار خوا دەفەرمێ زۆرم پێ بەخشی تو هەردایە پۆشی هەر خواخواتە کەس ناود نەهێنێ و کەس نەزانێتەوە هیچت هەیە نەوە خەڵک داوای قەرزی لێ بکە براکەم بەکاری بێنە پرۆژەیەکی ئاوەدانی لە وڵاتە مزگەوتێک دروستکە قوتابخانەیەک دروستکە کوڕە مەشروعێکی کوڕە بیرە ئاوێک لێدە لە شوێنێکە کە پێویستە و خەڵک ئاوی نییە کوڕە ڕێگاوبانێک چاکە ئەزانی بەما دەری دەخەی خەڵکی نەسوپاس بۆ خوا نیعمەتی لەگەڵا کردوم واللهی بزانن هەموو با من لەگەڵ فەقیرە جیاوازیم هەبێ بەڵام دووەمیان وتم شارەزا بن لە قورئان وەکو خۆی ئەم ئاەتە مانای ئەوە نییە هەرچیشت هەبوو هەڵی ڕێژە بۆ خەڵک بەڕێزان خۆ پارێزن لەوە قەت لە ژیانتا مەگەر بۆ کەسێک دڵنیابی بەخوا ئینسانی وا هەیە بە ئەندازەی ئەوە خۆشی دەوی خۆی خۆشیەکە ببینێ لە تۆ ببینێ پێی خۆشترە ئەگە برایە کەسێک دۆستێکی ئاوا دڵسۆزت هەبوو ئەمە خوا پێی خۆشە ئەمەش ئاەتەکە دەیگرێتەوە مەی شارەوە چونکە زۆر مڕ خۆشحاڵ دەبێت بەڵام بۆ هەموو کەسی دەرمەبڕست وەڵا کاکە من مانگی 2 ملیۆن داهاتم هەیە کورە 2 ملیۆن
والله برا من مانگی 3 ملیۆن دیناریش سەرف دەکەم و هێشتا کانە ماڵ منداڵ ناڕازین کابراش فەقیرە بە 500,000 هەر ئەوەیە دەژی هەناست بەسەرا هەڵدەکێشێ مەڵە کەسابەتی من وایە خەڵک دەڵێ بێکاسبین والله بازار لە جاران گەرم و خۆشترە بۆ هەموو کەسی باز نەکە چوویتە سەیرانێک بەڕێز دەکەم چوویتە سەفرەیەک چوویتە گەشتێک چوویتە وڵاتێک سفرەت ڕازاوە بوو ئەزانی گلەییمان لە خۆشم و لە خەڵکی مسلمانیشە من موبایل شتیوام لە خوا بەزای بێت تەسویریشم نییە مەگە خەڵک کردبێت و ئاگامان لێ نەبێ ئەزانی کابرا زۆرمان سفرە ڕادەخرێ و میوانداریەکە لەم سەرەوە تەسویری کە و لەو سەرەوە ڕسمی بگرە و سێڵفی لەگەڵا بگرە و بۆ هەموو دۆست و هاوڕێیانتی بنێرە کابرا لەو کاتیان نان و ماستی خواردۆ تۆش ئەم هەموو گۆشت و کەبابە ڕیز بووە والله یەک هەناست بەسەرا بێ نەفسی ئینسان یەخواتێن نەوەستێ بڕۆبکە لە لەشتا دەبێتە نەخۆشی تخوا چ خۆشیەکی تێدا یعنی نازام ئەو ڕسم بڵاوکردنەوەی ئەو خۆشیانەی خۆ لەو دەقەیەدا چ خۆشیەکی تێدایە ئەگەر بۆ خۆتی هەڵدەگری وەکو ئەلبومێک لە ئەرشیفی خۆتدا بەڵام بڵاوکردنەوەی لە سۆشیال میدیا و لە هەموو پەیجەکاندا بەخوا کارێکی باش نییە ئیسلام دژی ئەمەیە با جیاوازی دروست نەبێ خەم مەکە بە دڵی خەڵکە لەوە ئەچێت تۆ هیچ نێتێکی خراپن نەبێ براکەت ئامۆزاکەت پورزاکەت هاوڕێکەت ئەمە دەبینێتەوە ئەوە بەو خوایە نێت شەیطانیش لەو کاتەیە لە کەمینایە ئەتەوێت نەوسە قوتەمان بدەی ئەمانە دەخۆی دەتەوێت ڕسمەکەم بۆ بنێری شەر بێت تۆڵە لێ بکەمەوە منیش ڕسمێکی ئاوات بۆ بنێرمەوە ئەوە اینجا جاری وا ڕسم بڵاو دەکاتەوە وەڵا دڵێکی بۆ نەناردم خۆ پیرۆزبایی لێ نەکردم خۆ نەیوت و عافێتتان بێ لە سلێمانی لە دەرسی مامۆستایە بووم وتی ئەم شەو لە کێشەی کەسێک بووم ئاوا خەریب و کێشەی گەورەی لە پەیدا بێ ڕسمی داعوەتەکەی بڵاو کردوێتەوە کە پێیان داگەڕاوە نازان کۆمنتە چی ئەوەی بۆی دەنووسنەوە وڵات تۆی تێدانەوەی تەلەفۆنی بۆ کردو بۆ بەغیریمان پێدەبێت کاکە خۆ بە پارەی تۆ نەمان کڕیوە بۆ ناڵی عافێتتان بێ کوربا وەڵا ئیتر هەر لە بیرم نەبوو ناوەڵاوە شتێک لە دڵتا هەیە لەسەر ئەوە خەریب بۆ دەست دەنە چەک لە یەکتر ئەی من چەند جار عافێتم بۆ تۆ نووسی چەند جار چەپکە گوڵم بۆ ناردی ئەوانە مەکە خۆی گەورە ئەم خۆشیە بەسەرا باراندووی بیشارەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر خەڵاتێک خوا بە تۆی ببەخشە ئیلا حەسوودێکی بەرامبەر هەیە خۆ پارێزە لە چاوی حەسوود خۆ پارێزە لە نەفسی پیس کە هەناست بەسەرا هەڵدەکێشێ ئەو شتانەش بشارەوە ئەمە نابێتە کەفار با هەندێ نهێنی تایبەتی خۆت لە ماڵی خۆتا هەر هەبێ با هەندێشت ئیلا مەگەر بۆ ئەو کەسانە نەبێت کە بەڕاستی لە یەقینت هەیە بە ئەندازەی خۆت خۆشحاڵن بەخۆشیت ئەوانش خەڵاتی خوان ئەگە دۆستێکی ئاوا خۆی پەروەردگار پێڕەوا بینی بی ئەم ئاەتە قورئانی کە ئەم شەو لە سوورەتی ئیبراهیمدا لە خزمەتی دابووین بەڕاستی بە ئاگامان دێنێتەوە هەمووی خوایە سوپاسی پەروەردگاری لەسەر بکە بوغڕامە بە شکرانە بژێر بە مەی شارەوە مەکڕوزێەوە هەر مەڵێ نیمە هەموو شتێکی خۆشت مەخەبەر چاو یا ڕەبی خوای پەروەردگار باشتر لە قورئانەکەت شارەزە ئەمانکەی یا ڕەبی خوایە خەڵاتەکانی خۆتمان لەسەرا زیادکەی خوایە هەر نێتێکی خێری ئەم بەندەی خۆت ئەم بەندانەی کە ئێستا دەستیان بە دوعایە ئەو بەڕێزانەی کە ئێستا دەمان بینن لە هەر شوێنێکەوە لە هەر کەناڵێکەوە ئامین بۆ ئەم دوعایانە دەکەن یا ڕەبی خوایە هەر نێتێکی خێری پاکمان لە دڵایە خوایە ئاواتەکانمان بێنێجێ یا ڕەبی خوای ئەم دەستە بە دەست نوێژانە لە ماڵەکەی تۆدا لێت دەپاڕێنەوە هەر ئاواتێکیان هەیە یا ڕەبی خوایە بۆیان بێنێجێ تۆ ئەلغەنی یا ئەڵڵا هەرگیز لە خەزیانەت کەم نابێتەوە یا ڕەبی خوایە زۆرمان پێ ببەخشی خوایە زۆرمان پێ ببەخشی لە ژیانە محتاجی دەستی نامەردمان نەکەی ئەوەش کەوا پێمان دەبەخشی بە لەش ساغی بیخۆین بە تەندروست باشی سوودی لە ببینین بە ئەمن و ئەمانەوە بژین یا ڕەبی خوایە لە دوژمنایەتی و ناحەزی هەموو مرۆڤەکان بە دوورمانکەی ئەوانش گرفتارن یا ڕەبی خوایە ڕزگاریانکەی ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم